کە هاتەوە بابم میدی باوەشم لە کەسێکی ینی وشک بێجان ئاوا بۆ شێوێ بوو. من 3 ساڵان بووم میدی بابم کەسێکی باڵەدەست لە حزبی بەعس ناوی کوڕەکەی خۆی دەردێنی پۆلیسێک دەخاتە ناو دەخاتە شوێنەوەی کە لە پارێزگاری هەولێر لە باڵەخانەی پارێزگاری هەولێر دەوام دەکا ویدی ڕۆژێک سیارەی فریاکەوتن هاتن بردیان و نەماندیتەوە. پاشان خەبەرمان لۆ هات کە لە بەرەکانی جەنگ لە کۆتا ساتەکانی شەڕی نێوان ئێران و عێراق گیرایە. ئیدی داکەم سەرەتا مەسەرەن بابتان دێتەوە و لە گەشتەکە و بۆ شێوەیە مامەڵی لەگەڵمان دەکرد، بەڵام پاشەوەی کە بێئومێد بوو لەوەی کە گەڕانەوەکەی تەواو ناگەڕێتەوە ئەوجە هێواش هێواش بابەتی بابمانی لە ناو ناخیمە کاڵ دەکردەوە لەوەی کە گەورە دەبین بەو چاوەڕوانیەوە نەستێن. دەڵێ ئەوەی چاو لە ڕێیە ماندووترە لەوەی کە لە ڕێیە. ئیدێمە نەویست ئەوەندە ماندوو کرێن بەو شتە. لەبەرەوە پێم وایە داکەم هەڵەیەکی کرد، هەڵەیەکی بەنیازەکی پاک ئیشێکی خراپی کرد. نیازە پاکەکەی ئەوە بوو کە ئەمە ئەوەندە چاوەڕوانی بابمان نەبین. خراپیەکەی ئەوە بوو کە لە هیچ ڕابابم لە ساڵی 1998 لە کۆتاییەکان هاتووە ناومان ئەو شتە نەمابوو لە ناو ناخمەیانی کو پێت بڵێم کە ساڵانێک بین لە منداڵیەوە لەگەڵی بژێن چاوەڕێ ئەو شتە بکەین. لێ کە هاتەوە بابم میدی باوەشم لە کەسێکی ینی وشک بێجان ئاوا بۆ شێوێ بوو. پێم وابوو کە بە پێی کات باشتر دەبێت، بەڵام هەر چاتر نەبوو. ینی ئێستا من بابەتی بابم هەست بەویش دەکەم و هەست بە خۆشم دەکەم کە نەبینەوە کوڕباب. ینی ئێستا تەنیاوەیە کە تا ئێستش ئاسایی ینی نازم شتەکان زۆر سیر ڕوویاندا.